بەڕێوەبەرایەتی ڤێتنەری هەڵەبجە هۆبەی کوشتارگا ئامادەکاریان کردو بۆی لە جژنی قورباندا کوشتار لە ناو کوشتارگا بکرێ بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان بە تایبەتی ئێستا نەخۆشیە نەگریسەی تا خوێنبەربوون لە ئارادای خۆشبەختانە لە سنووری پارێزگای هەڵەبجە هیچ حاڵەتێکمان نییە. ئامارەکانی جژنی قوربانی پیرۆزیش لە ناو کوشتارگای هەڵەبجە بەم دوو ڕۆژەی جژنی قوربان نزیکەی 350 سەر مەڕ ئاژەڵ ئەمەڕی بچووک بزن و مەڕ سەر بڕاوە ئاژەڵیش نزیکەی 120 سەر بڕاوە بۆ جژنی قوربان هەمووی بە ڕێکاری یاسایی ئەڕواتە دەرەوە هەمووی ئەکرێتە زەرف هەنێجار ئەکرێتە سەهۆڵ دکتۆر لێرێ پشکنینی پێش سەربڕین و دووە سەربڕین ئەنجامەدا. ڕێنماییمانەوەی داواکارین هیچ خەڵکیەک لە داوا لە هاوشاریانی خۆشەویستەکەین لەبەر پاراستنی خوان و خێزانیان وەرنە ناو کوشتارگای هەڵەبجە لێرە کوشتار بکەن چونکە پزیشک پشکنینیان بۆ دەکات و بە ڕێنەمایی تەندروستیە بەڕێ دەکرێت.